سید سادق لە نێو هاندەرە زۆرەکەی لە یەکەم یاری لە مێژوویدا لە خولی نایەبی کوردستان میوانداری یانەی چەمچەماڵی کرد. یانەی سید سادق دەیویست بە هاندەرە زۆرەکەی لە یەکەم یاری وەرزی نوێ سەرکەوتن تۆمار بکات و سێ خاڵ لە وەرزی نوێ پێشکەش هاندەرانی بکات. ئاگەمی یەکەم یاریەکەدا یانەی سید سادق لە خولەکی 20 لەلایەن یاریزان بەڵێنفایەقەوە توانی گۆڵی یەکەم بۆ یانەی سید سادق تۆمار بکات. یانەی چەمچەماڵیش لەلایەن یاریزان دارە عەزیزەوە لە خولەکی 24 گۆڵی یەکسانبوونی بۆ یانەی چەمچەماڵ تۆمار کرد. بەوەش گێمی یەکەمی یاریەکە بە یەکسانبوون بە کۆتا هات. لە گێمی دووەمی یاریەکەشدا یانەی سید سادق بەیەسر دەمیررا لە یانەی چەمچەماڵ. لە خولەکی 55 لەلایەن یاریزان هاوکار جەمالەوە توانرا گۆڵی دووەم بۆ یانەی سید سادق تۆمار بکات. لە خولەکی 85 لەلایەن یاریزان تامور سەهادیەوە توانی گۆڵی سێهم بۆ یانەی سید سادق تۆمار بکات. لە خولەکی 93دا یانەی چەمچەماڵ لەلایەن یاریزان محەممەد ڕێبوارەوە توانی گۆڵی دووەم بۆ یانەی چەمچەماڵ تۆمار بکات. لە خولەکی 93دا یانەی چەمچەماڵ لەلایەن یاریزان محەممەد ڕێبوارەوە توانی گۆڵی دووەم بۆ یانەی چەمچەماڵ تۆمار بکات. بەوەش یاریەکە 3-2 بە سوودی یانەی سید سادق بە کۆتا هات و یانەی سید سادق سێ خاڵی گرنگی بەدەستێنا و بردنەوەیان بۆ هۆی دڵخۆشی هاندەرانی یانەی سید سادق. ئێمە لە داهاتووە بێت تیپەکەمان باشترکەین نوقسانیمان هەیە لێتان ناشارینەوە تیپەکە تازەیە کاتێوێت تا باشە بێت. بەڕاستی ئەمڕۆ یاریزانەکان شۆن دەستخۆشی ئەمڕۆ لەبان تاقی خۆیانەوە ئەمڕۆ زیاتر لە خۆیان ماندووک لەبان تاقی خۆیانەوە. بەشداری یەکەم لە سیرکردنی ئەو یاریە بەنسبەت بنەوە براکەم یاریزانە لە ناوی سێ سایەق زۆر پێخۆشحاڵ بووم ئەمڕۆکە هاتوو و پیرۆزباییان لێکەم ئەمڕۆ سەرکەوتێکی گەورەیان بەدەستهێنا و زۆریش دڵخۆشم. یەکەم جاریشمە لە یانەی سێ سایەق بەشداری یەکەم بۆ سیرکردنی یاریەکە. یانەی چەمچەماڵ گەرچی نەیتوانی سەرکەوتن بەدەستبێنن بەڵام بێئومێد نین و بەڵێنی ئەنجامی باش دەدەن بە هاندەرانیان. گۆڵەکان باختای فەردی لێمان کراوە ناوەکو جەماعی ئەمە یاریکی باشمان کردو و بەڕاستی ئەمە تەعادل عادیلانەتر بوو. بەرحاڵ ئەنجامەکە لە ساڵحی ئەمە نەبوو. ئینشاءڵڵا هەوڵەدەین بۆ یاریەکانی تر ئەو کەم و کورتیانە و هەڵانەی کە هەیە چارەسەری بکەین بۆی باشتر و باشتر خۆمان ئامادە بکەین و یاریەکانی تر بە ئەنجامێکی باش لە مەسلحەتی خۆمان کۆتایی پێبین.